سەبارەت بەو کێشانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەن بە تایبەتش لە پرسی موچە کابینیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و کتابێک لە ناکاو هات و گوتی موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێری تا ئێستاش موچێ مانجی پێنجیان نەناردووە ئیدی هەش بووها لە خۆی وەچێتە بەغدا و لەگەڵ سوودانی و لایەنەکان دیکە حکوومەتی عێراقی کۆ ئەبێتەوە بە مەبەستی ناردنی موچە ئەنجامیشیان نەبووە ئەوانی ترەڵێم ها لەسەرم پرسا زانامەلا خالید بەرپرسی لە قیدوی پارتی لە ئەستۆدیۆ لەگەڵما بێت کاک زانا بەخێر بێ زۆر سپاس بەغدا کۆمەڵێک بیانووی هێناوە دەڵێت لەبەر ئەو بیانوانە و لەبەر ئەو کێشانە ئێمە ناتوانین موچە بنێرین بۆ منە دەڵێت لە دەواازە سنووریەکان قاچاقی هەیە هەرێمی کوردستان نەوت خۆی فرۆشێت داهاتی نانەوتی نانێرێت ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئێمە موچە نەنێرین بەڕاستی ئەمانە هۆکارن یان هۆکاری ترن زۆر سپاس کاکۆبان بەخێرتان باش طبعا وەک جەنابەت لە پرسیارەکە باست کرد کۆمەڵێک بیانووی هەیە ئەمانە بیانون ئەمانە هۆکارنی طبعا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەی دواییدا ئەم کابینەیە طبعا لە دەستپێکی دەست بەکاربوونی جەنابی سەرۆک وەزیران بۆ نیشاندانی نێتپاچی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا کۆمەڵێک خەتەواتی بڕیە و لە هەفتەی یەکەمی دەست بەکاربوونی جەنابی سەرۆک وەزیران بە سەردانی ڕسمی چووە بەغدا و گفتوگۆکانی دەست پێ کرد دەرگای دانوستانی لە نێوان هەرێم و بەغدا کردەوە ئەمە نیشاندانی نێتپاچی هەرێمی کوردستان بوو تاوەکو ئێستا کە ئێمە لە ساڵی 2025 داین لە مانجی یەکی ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئیتیفاقیان کە ڕێکەوتن کرایە کە بەم شێوازە ئەم ساڵەکە هەرێمی کوردستان تا کۆتایی ساڵی 2025 هیچ گرفتێک لەبەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دارایی هاتە سەر شاشە و باسی دروست نەبێت بەڵێ و دواتر ئەو دادگای خۆیان هەمیشە پەنای بۆ دەبن هەر لەم دادگایەدا بڕیار درایە ئەگەر گرفتێکی تەکنیکی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا هەبێ نابێ موچەی موچەخۆران ببێتە بەشێک لەم گرفتانە بۆ دەبێت موچە بە بەردەوام موچەکە بدرێ بۆ ئەوی گرفتەکانیش ئەگەر هەبن لە نێوان هەردوولات چونکە ئەمە واردە ئەگەر چاوەڕوانی گرفت بکرێت چونکە عقلیەتێک لە پشتی ئیدارەدانی حکوومەتی عێراقی هەیە ئەم عقلیەتە هەمان عقلیەتە وەکو جەنابی سەرۆک بارزانی فەرمووی کە ئەوەی ئێستا بەرامبەر بە هەرێمی کوردستان و گەلی کوردستان دەکرێت هیچی کەمتر نییە لە چیمیا باران لە ئەفالکردنی ڕۆڵەکانمان لە وێرانکردنی گوند و دێهاتەکانمان یعنی ئەمە هەمان عقلیەتە بەڵام بە بەرگێکی دیکە دیزاینێکی دیکە دەموچاوێکی دیکە کە دەیانەوێت گەلی کوردستان بەم سیاسەتی برسیکردنە گەلی کوردستان بە شێوازێک مامەڵە لەگەڵ گەلی کوردستان و هەرێمی کوردستان بکرێت کە ئیرادەی خەڵکی کوردستان لاواز بێت نییە ئەوانەی ئێستا ئەوەی ڕژێمی پێشوو ئەوەی کە باسم کرد کاگۆبا هەمان عقلیەتە ئێمە وەک باسم کرد دیزاین و دەموچاوەکان گۆڕاون وەکو ئەوەی کە هەیە یعنی شۆیەک هەیە نیشاندانێک هەیە بەڵام ئەم عقلیەتەی لە پشتی ئیدارەدانی ئەمە هەیە لە حکومڕانیت لە عێراقدا هەمان عقلیەتە هیچ جیاوازی نیە چونکە هیچ شتێک لەوە قڕستر نییە بەم دووسبەی جەژنە باشە هیچ شتێک لەوە قڕستر نیە تو بێی قوتی خەڵکی کوردستان ببڕی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدەی لە پێناوێ بڵێ وەڵاهی من گرفتێکم هەیە جا بیانوەکانیش زۆرن طبعا لە بەردەستیان بیانوە جا کەسێک دەڕواتە حەج ئەوی دیکە خۆی سەرقال دەکا ئەوەی دیکە سەفەری دەرەوە دەکا یعنی وای لێ هاتیە ئەم شێوازی ئیدارەدانە لە عێراقدا بەڕاستی بەرە و کارەسات دەڕوە کارەسات لەوە گەورەتر نییە بێ قوتی خەڵکی کوردستان ببڕی ئەمە ئەگەر هاوڵاتی عێراقیە ئەمە گەر هاوڵاتی عێراقیە بۆ زامنی حقوقی هاوڵاتی عێراقی ئەوان زوڵم لە هەرێمی کوردستانەکەن حەسەب قسەکان تۆ زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستانەکەن و ئەوان بیان و دەهێنەوە بۆ بڕینی موچە و ئەمانە بەڵام ئایا ئەبێت ئێمەش دەستەوەستان بین ئەبێت هەرێمی کوردستان دەستەوەستان بێ بەنیازی چینە تانەوێت چی بکەن زانی هەرێمی کوردستان هیچ کات دەستەوەستان نابی هەرێمی کوردستان بەهێزە قیادەیەکی بەهێزی هەیە و لە هەرێمی کوردستاندا حکوومەتێکی بەهێزمان هەیە جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکایەتی ئەم حکوومەتە دەکات بۆیە هێزی گەلی کوردستان لەوەدایە کە هەمیشە گەلی کوردستان نەیهێشتووە کە ئەو فشارانەی لەسەر هەرێمی کوردستان دەبی ئەم حکوومەتە
بە خۆڕاگری خۆی و خۆڕاگر بووە گەلی کوردستان هاوکار و پشتیوانی حکوومەتەکە بووە بۆی بتوانین خۆڕاگر بین بەرامبەر بە هەموو هێرشەکانی بەغدا خۆ لە ڕابردوودا هێرشی زۆرا زۆر هەبوون هەر برسیکردنی گەلی کوردستان نەبووە هەر هەمان عقلیەت بووە لە ڕابردوودا بەرامبەر بە گەلی کوردستان و بەرامبەر بە مافەکانی گەلی کوردستان هەنگاویان نایە بۆیە ئەمەی ئێستا کە دەکرێت ئەم فشارەی دەکرێت لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستانیش قسەی خۆی هەیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی کە لەسەری بووە بەرامبەر بە حکوومەتی عراقی هەموو ئیلتیزاماتی جێبەجێ کردیە دەرگاکان کراون وەک لە پەیامی ئەمڕۆی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیشدا بە وازەحی هاتووە و جەنابی سەرۆک وەزیران تاکید لەوە دەکاتەوە دەرگاکان کراون چاودێری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە چاودێری دارایی بەغدا هەیە بابێن بەیەکەوە شاندی هاوبەشیان پێک بهێنن هەموو ئەمانەی کە وەکو بیان و باسی دەکەن وەزارەتی دارایی فیدرالی بابێن ئەمانە ڕوون ببێتەوە بزانن کەم و کوڕیەکان لەکوێیە بزانین ئیلتیزاماتەکان لەکوێن دەرێ شارەکانی پارتی لەگەڵ ئەو با بڵێن هەوڵانەی حکوومەت هەرێمی کوردستان ئەنجامیان دەبێت هەبەتەکی دەزانی ئەوەی کە ئێمە شانازی پێ دەکەین هەمیشە پارتی دیموکراتی کوردستان لە سەنگەری بەرگریکردن لە مافەکانی گەلی کوردستانە یعنی ئەنجامی بێت هەمیشە پارتی ئەمە لە سەنگەری بەرگریکردنە مێژوش پێمان دەڵێ هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەم شێوازە لە سەنگەری بەرگریکردن بووە و هەموو ئەو هێرشانەی لە ڕابردووشدا هەبوون زۆر شت بەرامبەر بە گەلی کوردستان کرایە بەڵام کە پارتی دیموکراتی کوردستان لە سەنگەری بەرگریکردن بووە و ئێستا کە ئەم حکوومەتە کە جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکات ئێمە لە سەنگەری بەرگریکردنی دڵنیا بن لەوە کە ئەنجامی دەبێت چونکە هەمیشە بەرگریکردنی پارتی وای کردووە کە هەموو ئەو دەستانە ببڕن کە دایانەوێ گەلی کوردستان بچەوسێننەوە جات دەستەکان ناوخۆیی بن دەرەچی بن ئەوانە بن کە بۆ ڕسمێک و لایک و کۆمنتێک دەسن سەردانی سەرۆک وەزیرانی عراق دەکەن ئەوانەی دایانەوێ ئەمڕۆکە مەبەستێە ڕۆنە خۆما دوو ڕۆژە فراکسیۆنی دوو ڕۆژە بەڵێ دوو ڕۆژە بەشێک ئەم دوو ڕۆژە لایک و کۆمنتەسنە لای سوودانی بەڵێ بۆ لایک و کۆمنتەسنە لای سوودانی بۆ لایک و کۆمنت هەم دەیانەوێ پەیامێک بەو عقلیەتەی کە دژی هەرێمی کوردستان هەیە بدەن بڵێن ئێمەش هاوکارتانی بووی بۆ ئەوی گەلی کوردستان بچەوسێنەوە دانی ئەمە دوو ڕۆژەوەیان کرد بەڵام لە ڕابردووشدا کۆمەڵێک حەدەسی دیکەی لەم شێوەیە هەبووە و ئەوانەی کە خۆیان بە بەشێک لە گەلی کوردستان دەزانن و نوێنەرایەتی دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکەن و کورسیان لەناو ئەنجومەی نوێنەرانی عراقیە بەداخەوە بەشێکیان هەمیشە ئەم تۆوی خیانەتە لە ناخیاندایە دەیانەوە خیانەت بە گەلی کوردستان بکەن خیانەت بەرامبەر بە گەلی کوردستان بەرامبەر بە خوێنی شەهیدان بکەن ئەمەی کردیان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمە خیانەتێکی هاشا هەڵ نەگرە ڕاستی گەلی کوردستان نابێت لەم خەڵکە قبوڵ بکات ئەوانەی چەند ڕۆژی ڕابردوو وەڵاهی ڕوونەکە کۆڤان خۆما هەموو خەڵکی کوردستان دەیان بینی دەزانی خەڵکی کوردستان هەردوو سەنگەردەبینەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانە دەمەوێت زۆر بەڕوونی بڵێم خەڵکی کوردستان زۆر هۆشیارە دوو سەنگەردەوی سەنگەرێکیان بەرگریکردنە لە خەڵکی کوردستان و مافەکانی و سەنگەرەکەی دیکە دژایەتی هەرێمی کوردستانە کە بەداخەوە ئەم خاینانە بوونەتە بەشێک لەناو ئەو سەنگەرەی بەرامبەر زانی مۆدێلی ئۆپۆزیسیۆن خۆزگە مۆدێلی ئۆپۆزیسیۆنێکی تەندروست لە هەرێمی کوردستان هەبوایە ئۆپۆزیسیۆنن بەرامبەر بەچی بەرامبەر بەکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرگای حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بووە ئۆپۆزیسیۆنن لە پەرلەمانی لە پەرلەمان مینبەرێکی کراوە بۆ ئەوەی کەم و کوڕیەکانی حکوومەت دەستنیشان بکەن بەڵام ئۆپۆزیسیۆن بە ئاراستەیەکی ناتەندروست بێ خیانەت لە گەلی کوردستان بکە لەو دەنگدەرانە بکە کە خۆیان دەنجیان پێداین یعنی خۆ ئێستا ئەو پەرلەمانتارانە پێیان خیانەت نەبێت بەڵکو چوبن هەوڵێک بدەن بۆ ئەوەی بتوانن لەگەڵ سوودانی قەنەعەتی پێبێنن و موچە بنێرێت ئەگەر قسەکانیان خەڵکی کوردستان هەموو جێبیستی قسەکانیان بۆ کاکۆڤان دەزانن خیانەت لەکوێیە و بەرگریکردن لەکوێیە دەزانی ئەوان نەخیانەت لە خەڵکی کوردستان بەگشتی دەکەن خیانەتیان لە دەنگدەرەکانی خۆشیان کردێت کە دەنجیان پێداینە چونکە کە دەنجیان پێداینە نوێنەرایەتی ئەمە لە ڕووی یاسایی کە هاوڵاتیەک دەنگ بە کەسێک دەدا ببێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەران یا ببێتە ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕووی یاساییەوە وەکالەتی عامی خۆی پێدایە کە بچێ بە ناوی ئەو قسە بکە بەشداری پرۆسی سیاسی بکە کە ئەو وەکالەتی خۆی پێدایە ئەمڕۆکە دێ لە دژی خۆی بەکاری دێنێتەوە کەواتە خیانەتە لەو خەڵکەی کە دەنجیشی بە ئەواندایە چونکە ئەوەی کە ئێستا کە دەچەوسێنرێتەوە بەس پارتیەکان نیو دەچەوسێنرێنەوە لە هەرێمی کوردستان بەڵام پارتی بە گەورەیەوە خاوەنداریەتی خەڵکی کوردستان دەکات ئەوەی کە موچە وەرناگری تەنها لە ڕێخستنەکانی پارتی نین ئەوەی موچەی پێنادرێ و دەچەوسێنرێتەوە تەنها خەڵکی پارتی نییە ئەمە گەلی کوردستانە بەڵام قیادەی سەرکەوتووی جەنابی
جەنابی کاک مەسرور بارزانی لە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێت ئەمە بابەتەکە باش ئەوانە چن حزب و لایەنەکانە چن ئێستا لە داهاتووە چی ڕوەدا لە داهاتوو گرینگە ئێستا بۆ نمونە قەناعەتم وانە بۆ سبەی ماوە بەس ڕۆژێک ماوە بەر لە جەژن و لەوانە شەمو چنێت بەڵام دواتر چیەکەن بۆ نمونە ئەمڕۆ نوێنەرایەتی حکوومەت هەرێمی کوردستان لە بابلێن لە بەغدا قسەی کردیە دەڵێت چۆکدا نادەین و کارتمان لە دەستە کارت یاسایی و دەستوریمان لە دەستە ئەم شتانە هەمووی هەن بەنیازی چینەتانەوێت چی بکەن هەر ئەوەندێ و بە بەیاننامە ئەمانەیان شتی فعلیشە بێت ناوەڵاهی بەیاننامە نییە وەزیرانی پارتی لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیرانی با بڵێن حکوومەتی فدراڵی بەشدار نەبوون بەنیازی چیترن بڵێ ئەمە یەک لە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بوو من بە ناوی هەرێمی کوردستان باز دەکەم یعنی نەک تەنها پارتی دموکراتی کوردستان چونکە باشە پارتی خاوەندارەتی کوردستان دەکە ئەمە هەڵبژاردن ئەوەی یەکلایی کردیتەوە کە پارتی دەتوانێت ئەم خاوەنداریەتی بکە وی ئەمە هەنگاوی یەکەم بووە بڵێ هەرێمی کوردستان کارتی فشاری دیکەی لەبەردەستە نەگەیشتینە بنبەست نەگەیشتینە بنبەست ئەمەش جێگای خۆشحاڵی هەوڵەکان بەردەوامن و دەرگای دانوستان هەر بەکراوەی ماوە بەڵام لە هەمان کاتدا ئەم بابەتەی کە هەیە لە کاتێکی زۆر هەستیار بەرامبەر بەگەلی کوردستان بەکاریان هێنا کە بەر لە جەژن یعنی باشە حکوومەتی عێراق لەو کاتەی کە داعش لە مووسڵ بوو لەو منتیقانە بوو چەند ساڵ حکوومەتی عێراق موچەی هەموو فەرمانبەرانی ژێر دەستی داعشی ڕەوانە کرد ڕاستە مثلا موسى يعني اما بخرات لە داعش يعني بعقليتك بۆ داعش بنێرێت بۆ لە داعش ئێمە وا مامەڵەمان لەگەڵ دەکات کاک کۆڤان حکوومەتی عێراق وا مامەڵە لەگەڵ گەلی کوردستان دەکات کە گەلی کوردستان بە شێوازێک سیاسەتی برسیکردنی بەرامبەر بەکار بهێنێ پێی وایە عقلیەتێک پێی وایە ئەگەر ئەم سیاسەتی برسیکردنە بەرامبەر بە گەلی کوردستان بەکار بهێنێ ئەمە سەرکەوتوو دەبی و لە هەمان کاتدا پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکات طبعا پێگەی هەرێمی کوردستان بە ڕژێمەکانی ڕابردوو لاواز نەکران و شۆڕشەکانی گەلی کوردستان دانەمرکانەوە و پێگەی هەرێمی کوردستان بە هێرشەکانی سەرپردێ و سحێلە لاواز نەبوو بۆیە ئەم سەنگەری بەرگریکردنە کە لە ڕابردوودا بە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەمڕۆکەش بە خۆڕاگری گەلی کوردستانە ئەمەش بەشێکی تەواو نەکراوە لەم شۆڕشەی کە هەمان بووە بۆ مافەکانی گەلی کوردستان بۆیە دڵنیاینە لەوەی کە ئەم قۆناغەش تێدەپەڕێ گەشتبینی بەوەی ئەم قۆناغە تێدەپەڕێ بە شێوازێک کە گەلی کوردستان لەسەر پێیەکانی خۆی دەوەستێت چۆکدانادات بۆ هیچ بڕیارێک و بۆ هیچ فشارێکی دەڵێن پارتی ئەوانەیە کە ئەچنە بەغداوانی تر پارتی بەجاش لە قەڵەمیانەدا لە کاتێکدا لەوانەیە واش نەبن بۆچی و مەسەلەی جاشایەتی بەردەوام بەو خەڵکە ئەڵێن دەزانی بە عموم قسە نەکەین ڕەنگە خەڵکی باشیش لە بەغدا هەبن و باشە هەمووی بەڵام هەندێکیان ئەوانەی باسم کرد ئەمانە هەم دەزانی چۆنە ینی کاکۆڤان ئەمە لەبەر ئەوە جاشن چونکە ئەمانە خیانەت لە گەلی کوردستان و دەنگدەرانی خۆیان و دەنگدەرانی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان و خوێن و قوربانیدانی ڕۆڵەکانی گەلی کوردستان دەکەن کە یەکێک خیانەت لەمە بکە تعریفی جاش چیە بێزە ئەمە پێناسەی جاش بۆیە دەبێت گەلی کوردستان لەمە دووە ئەو متمانەیە بە خەڵکی لەو شێوەیە نەدا کا بچێت هەر ڕۆژێک لە بەغدا هەوڵ بدە قوتی خەڵکی کوردستان بە سپاس بۆ زانامەلا خالید بەرپرسی لەقی دوی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سپاس